سڵاوتان لێبێ خۆشەویستان. لە ئاەتی ژمارە 102 سوورەتی بەقەڕەدا خودای گەورە باسی چیرۆکی دوو فریشتەی کردووە، هەردەم سرنجی خەڵکیان بەلای خۆیاندا ڕاکێشاوە، چیرۆکی زۆریان لەسەر گێڕدراوەتەوە. ئایا هاڕوت و ماڕوت کێبوون و بۆچی ناوەکانیان بە بابل و سیحرەوە بەسترابووەوە؟ پەیوەندیان بە پێغەمبەر سولەیمانەوە چی بوو؟ بەخێربێن و با ئەمڕۆ چیرۆکی هاڕوت و ماڕوتتان بۆ بگێڕمەوە. بەڵام پێشەوەی دەست پێ بکەین بیرتان نەچێ سبسکرایب بکەن و زەنگۆڵەکە چالاک بکەن بۆ ئەوەی هەمیشە ئاگاداری بابەتەکانمان بن. چیرۆکەکەمان لە یەکێک لە کۆنترین شارەکانی مێژوودا دەست پێ دەکا، شارێک لە خاکی عێراقی کۆندا نزیکەی 85 کیلۆمەتر لە باشووری بەغداوە دوور بوو. شارەکە لەسەر کەنارەکانی ڕووباری فورات دروست کرابوو و ناوەندێکی ئاینی، بازرگانی و زانستی زۆر گرنگ بوو. پایتەختی تەواوی شارستانیەتێک بوو کە خەڵک لە هەموو لایەکی جیهانی کۆنەوە بووی دەهاتن. پڕ بوو لە پەرستگا و تاوەر کە دیارترینیان تاوەری بابل بوو کە لە زۆر کتێبی مێژوویدا ناوی هاتووە. هەروەها باخچە هەڵواسراوەکانی بابل یەکێک لە 7 سەرسوڕهێنەرەکی جیهانی کۆنیشی تێدا بوو. بەڵام لەو سەردەمەدا سەرڕای ناوبانگی بابل بە زانست و زانیاری بە شتێکی تریش ناوبانگی هەبوو کە بریتی بوو لە سیحر و جادوگەری. بابلیەکان لە کۆندا گرنگیەکی زۆریان بە لێکۆڵینەوە لە ئەستێرە و فەلەک دەدا و شارەزاییەکی زۆریان لە بیرکاری و ئەندازەدا هەبوو. بەڵام لەبەر ئەوەی ژیانی کۆمەڵایەتیان پشتی بە سێ چین دەبەست، کاهینەکان و فەرمانڕەواکان لەسەرەوە، دواتر بازرگان و پیشەوەرەکان و لە کۆتاییدا خەڵکی ئاسایی، کاهینەکان و جادوگەرەکان سوودیان لە پێگەی بەرزی خۆیان وەرگرت بۆ بڵاوکردنەوەی سیحر و جادوگەری لە نێو خەڵکدا. ئەمە ژوای کرد کە سیحر بە شێوەیەکی بەرچاو لە بابل بڵاو ببێتەوە. تا ڕادەیەک کە ئاسایی بوو، ئەگەر کەسێک کێشەیەکی هەبوایە، هەرچەندە سادەش بوایە، دەچوو بۆ لای جادوگەرێک یان کاهینێک بۆ چارەسەرکردنی. ئەمە بە گوێی گەورەترین پاشای زەوی سولەیمانی پێغەمبەر کوڕی داود پێغەمبەر گەیشت. سولەیمان پاشایەکی ئاسایی نەبوو. خوای گەورە دەسەڵاتێکی پێبەخشی بوو کە پێش ئەو کەس نەیدیوە و دوای ئەویش کەس نایبینێ. لە سەردەمی ئەودا شانشینی بەنی ئیسرائیل لە لووتکەی هێزیدا بوو و لە قودسەوە تا بەشێکی زۆری شام درێژ دەبووەوە. لە ژێر دەسەڵاتی ئەودا سوپایەکی بەهێز لە مرۆڤ و جن و باڵندە هەبوون کە هەمویان مڵکەتی ئەو بوون و گوێڕایاڵیان دەکرد و یارمەتیان دەدا لە بڵاوکردنەوەی دادپەروەری و یەکتاپەرستی لە هەموو لایەکی زەویدا. خوای گەورە سولەیمانی بە چەندین موعجیزە بەخشی بوو کە یەکێک لە گرنگترینیان ئەوە بوو کە زمانی هەموو بوونەوەرەکانی دەزانی و توانای کۆنتڕۆڵکردنی جن و بای هەبوو. با بە فەرمانی ئەو دەڕۆشت وەک خودای گەورە لە قورئاندا باسی دەکا و جنیش لە ژێر فەرمانی ئەودا کاریان دەکرد. کۆشک و پەرزگایان بۆ دروست دەکرد و دەچوونە قوڵای دەریاوە بۆ هێنانی مرواری و کانزا بە نرخەکان. هەر کەسێکش سەرپێچی فەرمانی بکردایە سزایەکی سەختی دەدرا. ڕۆژێک سولەیمانی پێغەمبەر هەواڵی کاهینەکان و جادوگەرەکانی شاری بابلی پێگەیشت و ئەوەی جادوگەرەکان لەوێ دوو جۆرن، زۆرێک فریودان و جادوگەری بەکاردەهێنێ و زۆرێکی تریش مامەڵە لەگەڵ شەیتانەکان دەکا. ئەم جۆرە کاهینانە بانگەشەی زانینی غەیبیان دەکرد، چونکە ئەو شەیتانانەی خزمەتیان دەکردن بۆ دزینی گوێیان لە ئاسمان دەچوونە سەرەوە و هەوڵیان دەدا هەواڵ لە فریشتەکان ببیستن و بیگەیەنە کاهینەکان. کاهینەکەش لەگەڵ یەک هەواڵدا 100 هەواڵی هەڵەی تری زیاد دەکرد و بە دڵنیاییەوە خەڵکی ئاسایی کاتێک یەک شتی ڕاستیان دەبینی دڵنیا دەبوونەوە کە ئەو پیاوە بەڕاستی غەیب دەزانێت. بە تێپەڕبوونی کات شەیتانەکان سەرکەوتوو بوون لە قایلکردنی زۆر کەس کە سیحر زانستێکی بەسوودە و جادوگەرەکان پێشبینی داهاتوو دەکەن. یەک لە دوای یەک خەڵک دەستیان کرد بە دوورکەوتنەوە لە یەکتاپەرستی و ڕووکردنە سیحر و جادوگەری. کۆمەڵگەی بابل بە تەواوی لە خافڵات و شیرکدا نوقم بوو. کاتێک ئەم هەواڵە گەیشتە سولەیمانی پێغەمبەر زۆر تووڕە بوو و پلانێکی تۆکمەی دانا بۆ لە ناوبردنی سیحر و جادوگەرەکان. فەرمانی بە سەربازەکانی کرد کە هەموو کتێبەکانی سیحر لە شانشینەکەدا کۆبکەنەوە و بیان شارنەوە لە ژێر تەختەکەی خۆی، چونکە هیچ زنێک نەیدەتوانی لە تەختەکەی نزیک ببێتەوە بەبێ ئەوەی بسووتێت. بەڵام کێشەی ڕاستەقینە دوای کۆچی دوای سولەیمانی پێغەمبەر دەرکەوت. کاتێک شەیتانەکان هەواڵی مردنی سولەیمانی پێغەمبەریان زانی،
دەرفەتیان قۆستەوە و بڕیاریاندا تۆڵە لە هەموو مرۆڤەکان بکەنەوە. بۆیە دەستیان کرد بە بڵاوکردنەوەی درۆ و بوختان لە نێو خەڵکدا دەربارەی پێغەمبەری خودا و دەیانوت ئەو جادوگەر بووە نەک خاوەنی موعجیزەی خودایی و ئەوەی هێز و پاشایەتی گەورەی ئەوە هەمووی بەهۆی کارەکانی سیحرەکەیەوە بووە. لەمەوە فیتنەکە دەستی پێکرد. بنی ئیسرائیل سەرڕای باوەڕیان بەوەی سولەیمانی پێغەمبەر بەڕاستی پێغەمبەر بووە، بەڵام وەسوەسە و پیلانەکانی شەیتانەکان دەستیان کرد بە سونە ناو دڵیانەوە و زۆر کەس دەستیان کرد بە گومانکردن لە ڕاستی پێغەمبەرایەتیەکەی. یەک لە دوای یەک ئەو نەوەیی کە لە سەردەمی سولەیمانی پێغەمبەریدا ژیا کۆتایی هاتوو نەوەیەکی نوێ لەدایک بوو. نەوەی نوێ زیاتر لە وەسوەسەکانی شەیتان کاریگەر بوون وەک لە نەوەی پێش خۆیان. شەیتانەکان دەستیان کرد بە قایلکردنیان کە سولەیمان پێغەمبەر نەبووە و ئەوەی دەیەوێت دڵنیابێتەوە با خۆی بچێت و لە ژێر تەختی کۆنەکەی هەڵکەنێت و نهێنی سیحرەکەی لە سندوقێکدا لە ژێر زەویدا دەدۆزێتەوە. شەیتان دەیزانی کە ئەو نەوەی سولەیمانی پێغەمبەریان نەدیوە ئاسانتر دەتوانن قایل ببن بەم قسانە و باوەڕ بکەن کە سولەیمان پێغەمبەر نەبووە و بەڕاستی ئەمە ڕوویدا. کۆمەڵێک لەوان سون و لە ژێر تەختەکەدا هەڵیان کەند و ئەو کتێبەیان دەرهێنا کە جادوگەرەکان پێش ئەوەی سولەیمانی پێغەمبەر بیشارێتەوە بەکاریان دەهێنا. دوای ئەوە شەیتانەکان دەستیان کرد بە وەسوەسە پێیان کە ئەوانە لە نووسینەکانی ئاسەف کوڕی بەرخیان بوون کە وەزیری سولەیمان بوو و تەختی بەلقیسی هێنا و ئەوەی ئەو وەزیرە لە جن بووە. خەڵکیش باوەڕیان کرد و کتێبەکان لە نێوانیاندا بڵاو بووە. بابل گەڕایەوە سەر دۆخی جاران و هەر جارێکیش جوولەکەکان فێری سیحریان دەکرد دەیانوت ئەمە لە زانستی سولەیمانە و هەر کتێبێکش بە دەستی جادوگەرێک دەنووسرا لە سەرەتای کتێبەکەدا دەنووسرا. ئەمە ئەوەیە کە ئاسەف کوڕی بەرخیا بۆ پاشە سولەیمان کوڕی داود نووسیەتی بۆ ئەوەی چیرۆکەکە پتەو بکەن و بوختانیان بۆ کرد وەک چۆن بوختانیان بۆ خودی سولەیمانی پێغەمبەر کرد. شارێک کە لە هەموو جیهاندا بە پێشکەوتن ناسرا بوو، لە دەریایەک لە درۆ و خوڕافات و جادوگەریدا نقم بوو. هەر بۆیە کاتی ئەوە هاتبوو کە گردون شایەدی ڕووداوێکی بێوێنە بێت و پەروەردگاری جیهان دوو فریشتەی هەڵبژێردرا و لە ئاسمانەوە بنێرێت بۆ ئەوەی ڕاستیەکان بۆ خەڵک ئاشکرا بکەن و جیاوازی نێوان سیحر و موعجیزەیان فێر بکەن. ئەم دوو فریشتەیە ناویان هاڕوت و ماڕوت بوو. وشەی هاڕوت لە زمانی عەرەبیدا لە وشەی هارەوە هاتووە کە بە واتای ڕووخاندن یان کەوتندێ و ماڕوتیش لە وشەی مارەوە هاتووە کە بە واتای جوڵان و شڵەژان دێت. ئەم دوو ناوە ئاماژە بەکاری ئەم فریشتانە لەسەر زەوی دەکەن کە بریتیە لە ڕووخاندنی بەتاڵ و شڵەژاندن و لەرزاندنی بیر و باوەڕە خراپەکانی سیحر. کاتێک فریشتەکان بە فەرمانی خوای گەورە هاتنە خوارەوە لە شاری بابل دابەزین و بە پێچەوانەی ئەو پلانەی کە لەم دۆخەدا لە مێشکی هەر کەسێکدا بێ نەهاتن تا بە خەڵک بڵێن دەست لەو کارانە هەڵبگرن کە دەیکەن. ئەوەیان نەکرد وەک چۆن پێغەمبەران دەیان کرد. ئەگەر نا خودای گەورە پێغەمبەرێکی بۆ دەناردن تا ئامۆژگاری و ڕێنماییان بکە. خوای گەورە کاتێک فەرمانی بە فریشتەکان کرد بێنە خوارەوە بۆ زەوی فەرمانی پێیان کرد کە خەڵک فێر بکەن کە سیحر چییە و چۆن کاریگەری هەیە و بۆچی مەترسیدارە. خوای گەورە لە قورئاندا باسی کردووە. ئەمەش بە پێی تەفسیری ئیمام ڕازی حکمەتێکی گەورەی لەلایەن خودای گەورەوە، چونکە کاتێک سیحر فێر دەبن جیاوازی نێوان موعجیزە و سیحر دەزانن، بە تایبەتی کە خەڵک لەو کاتەدا ئەم دوانیان زۆر تێکەڵ کردبوو و هەر کاتێک جادوگەرێک کەمێک لە کارەکەیدا شارەزا دەبوو دەچوو لای خەڵک و بانگەشەی پێغەمبەرایەتی دەکرد. نەگەر ئەوەندە بەڵکو دابەزین بۆ ئەوەی دڵنیایان بکەنەوە کە سیحر لە زانستی سولەیمانی پێغەمبەر و زانستی پێغەمبەران نییە، واتە ئامان سفێرکردن و ڕوونکردنەوە بوو نەک هاندانی خەڵک بۆ فێربوونی سیحر. جگە لەوە شێوازی فێرکردنیان ڕوون و ئاشکرا بوو، کەسیان فێر نەدەکرد تا سەرەتا ئاگاداریان نەکردایەتەوە پێیان نەوتایەتەوە ئێمە تاقیکردنەوەی کافر مەبن. ئەمە ئاگادارکردنەوەیەکی ڕاستەوخۆ بوو لە مەترسیەکانی ئەو زانستەی کە هێنابوویان و ڕوونکردنەوەیەکی ئاشکرا بوو کە سیحر ڕاستەقینەیە و کاریگەری هەیە، بەڵام ئەنجامدانی سیحر کوفرە و قەدەغەیە. علامە تاهر کوڕی عاشور لە کتێبی ئەلتەحریر وەلتەنویردا فەرمووی فێرکردنی سیحر لە بابەتی ئاشکراکردنی ڕاستیەکەی بوو بۆ خەڵک بۆ ئەوەی ئاگاداری بن و خۆیانی لێ بپارێزن، نەک بۆ هاندانیان خۆشەویستکردنی. ئیمام ڕازیش فەرمووی خەڵکیان فێری سیحر دەکرد وەک چۆن پزیشک ژەهر فێر دەکرێت، نەک بۆ ئەوەی بەکاری بهێنێ بەڵکو بۆ ئەوەی بزانێت چۆن خەڵکی لێ بپارێزێ.
لەوانەیە ئەمە حکمەتێکی ئیلاهی بێت لە هەڵبژاردننی دوو فریشتە بۆ ئەم ئەرکان نەک مرۆڤ، چونکە یەکێک لە سیفەتەکانی فریشتەکان ئەوەیە کە پارێزراون لە گوناهەکان، بۆیە هیچ ترسێک نییە لەوەی کە ئەم زانستە بەکاربهێنن بۆ خراپە یان ئازار. هاتنە خوارەوەی فریشتەکانیش هۆکارێک بوو بۆ بەهێزکردن و پشتڕاستکردنەوەی پایەیەکی گرنگ لە عەقیدەدا کە هەر زیانێک ڕوو بدات تەنانەت ئەگەر بە سیحرش بێت بە ئیزنی خودای گەورەیە، ئەمیش ئەوەیە کە فەرمایشتی خودای گەورە پشتڕاست دەکاتەوە. و دابەزینیان ئەو ڕێگایە بوو کە بۆ یەکەم جار ڕاستی سیحر بە شێوەیەکی فەرمی ئاشکرا کرا، دوای ئەوەی سیحر بەهێڵی نادیار و خوڕافات دەورە درابوو، جگە لەوەش حوجزەیان لەسەر خەڵک دادەمەزران بۆ ئەوەی هیچ کەسێک دواتر نەڵێت ئێمە نەمان دەزانی. فریشتەکان بە تەواوی ڕوونیان دەکردەوە ئینەما نەحن فتنە، واتە خوای گەورە ئێوە بەم کارە تاقی دەکاتەوە. ئایا خەڵک ڕێگەی خوددا هەڵدەبژێرن یان ڕێگەی سیحر، و ئایا دەتوانن بەرەنگاری فریوی هێزە خەیاڵەکانی سیحر ببنەوە یان نا؟ بەڵام هەروەک چۆن تاقیکردنەوە بوو لە زانینی سیحر و ئەوەی کە دەکرێت پێی بکرێ بەخشینێش بوو، چونکە خودای گەورە ڕاستی سیحری بۆ هەموو خەڵک ئاشکرا کرد، بۆیە هەر کەسێک هەڵیان بژێرێت ئێستا بە زانین و بینینەوە هەڵیانە بژێرێت، نەک بە بیرکردنەوە لەوەی کە شوێن پێغەمبەر سولەیمان دەکەوێت. یەکێک لە گرنگترین زۆرەکانی سیحر کە ئەم دوو فریشتەیە فێری خەڵکیان کرد سیحری جیابوونەوە بوو، ئەو جۆرەی کە قورئان بەڕوونی باسی کردووە لە فەرمایشتی خوددادا. ئەمەش یەکێکە لە مەترسیدارترین زۆرەکانی سیحر، چونکە بنەمای تەواوی کۆمەلگا کە خێزانە لە ناو دەبات و خۆشەویستی نێوان خەڵک دەکاتە ڕق. زۆری دووەم سیحری تەخیل بوو کە وای دەکرد خەڵک شتەکان بە شێوەیەکی جیاواز لە ڕاستیەکەی ببینن، ئەمەش پشتی بە فریودانی چاو و هەستەکان دەبەست، وەک چۆن جادوگەرەکانی فیرعەون دەیان کرد. هەروەها سیحری نەخۆشیەکان هەبوو کە زۆرێک بوو کاریگەری لەسەر تەندروستی خەڵک هەبوو و دەبووە هۆی دەرکەوتنی نیشانەکانی نەخۆشی ڕاستەقینە بۆ خەڵک. و لە هەر جارێکدا کە فریشتەکان زۆرێک لەم جۆرانەیان فێری کەسێک دەکرد، شێواز و دەستەواژەکانی بەکارهێنراویان ڕوون دەکردەوە کە تەواو جیاواز بوون لە موعجیزەکانی پێغەمبەرایەتی بۆ ئەوەی خەڵک بتوانن بە باشی جیاوازی نێوان شێوازەکانی جادوگەران و موعجیزەکانی پێغەمبەران بکەن. دوای ئەوەی فریشتەکان ئەرکی خۆیان لەسەر زەوی تەواو کرد، گەڕانەوە بۆ ئاسمان وەک هەر فریشتەیەکی تر کە بە فەرمانی خوای گەورە بۆ ئەرکێکی دیاری کرا و دێتە خوارەوە و دواتر دەگەڕێتەوە. ئەمە بۆ چوونی ئیسلام بوو سەبارەت بە هاڕوت و ماڕوت. بەڵام چیرۆکەکە لەوێ کۆتایی نەهات. سەرڕای ئەوەی جوولەکەکان ئەو کەسانە بوون کە لە سەردەمی دابەزینی فریشتەکاندا ژیاون، بەڵام هەر ئەوان بوون کە زۆرترین گۆڕانکاریان لە چیرۆکەکەدا کرد. سیرۆک و خوڕافات و ئەفسانەی زۆر کە هەمویان پێچەوانەی بنەماکانی بیر و باوڕن، و بە دڵنیاییەوە هیچ یەکێک لەم چیرۆکانە هیچ پشگیریەکی نییە، واتە بە کورتی چیرۆکێکی بێبنەمایە، بەڵام سەرڕای ئەوەش لە نێو خەڵکدا بڵاو بووەوە وەک ئاگر لە پوشدا، و بەداخەوە زۆر کەس تا ئەمڕۆ باوەڕیان پێێتی. لەوانەش هەندێک لە موسڵمانان هەر بۆیە گرینگە کە بیزانین و ئاگامان لێبێ. یەکێک لەم گێڕانەوانە و دیارترینیان بە تەواوی چیرۆکی زوهرە ئەستێرەی بەیانە. چیرۆکەکە دەڵێت کە فریشتەکان دوای مردنی سولەیمانی پێغەمبەر کاتێک کردەوە خراپەکانی بەنی ئادەم و گوناهە زۆرەکانیان بینی کە بۆ ئاسمان بەرز دەبوونەوە، چوون بۆ لای خودای گەورە و گوتیان ئەوانن کە تۆ کردوونت بە جێنشین لە سەر زەوی و هەڵت بژاردون؟ خوای تەبارەکە و تەعالا وڵامی دانەوە فەرمووی ئەگەر من ئێوەم بۆ زەوی دابەزاندایە و ئەوەی کە لەوان دامناوە لە ئێوەم دابنایە، ئێوەش هەمان کاری ئەوانتان دەکرد. گوتیان پاک و بێگەردی بۆ تۆ پەروەردگارمان، شایستە نەبوو بۆ ئێمە کە سەرپێچی تۆ بکەین. بۆیە فەرمانی پێیان کرد کە دوو فریشتە هەڵبژێرن و بۆ زەوی دابەزن بۆ ئەوەی تاقی بکرێنەوە. فریشتەکان هاڕوت و ماڕوتیان هەڵبژار کە دوو باشترین فریشتە بوون لە نێوانیاندا. خوای گەورە لەوانیشدا حەزی شەهوەتی دانا وەک لە مرۆڤەکاندا هەیە، و فەرمانی پێیان کرد کە بۆ زەوی دابەزن و لە نێوان خەڵکیدا بەدات پەروەری حکم بکەن و قەدەغەی شیرک و کوشتن و زینا و خواردنەوەی مەیلیان کرد. کاتێک فریشتەکان هاتنە خوارەوە بۆ زەوی، بە تایبەتی بۆ شاری بابل، چەند ڕۆژ و مانگێکیان لەوێ بەسەر بردو، دەستیان کرد بە فێرکردنی خەڵک لەو نهێنیانەی کە کەس نەیدەزانی جگە لە فریشتەکان. لە هەموو شەوێکدا فریشتەکان ناوی خودای مەزنیان دەگوت بۆ ئاسمان بەرز دەبوونەوە و دووبارە دەگەڕانەوە لەگەڵ هەڵاتنی خۆر. دوای ماوەیەک هەواڵیان گەیشتە یەکێک بە ناوی زوهرە، ژنێکی زۆر جوان و لە بنەماڵەیەکی بەرز، تەنانەت دەوترێت شاژنێک بۆ لە پاشاکانی فارس،
کاتێک زۆهرە نهێنی ناوی خودای مەزنی زانی ئارەزووی کرد کە وەک فریشتەکان بچێتە ئاسمان. چوو بۆ لایەن بۆ ئەوەی فریویان بدات و ناوی خودای پێ بڵێن و بەڕاستی دوای هەوڵدانەکانی توانی فریویان بدا. شەوی دووەم دووبارە گەڕایەوە و خۆی پێشکەش بەوان کرد، بەڵام بەو مەرزەی مەی بخۆنەوە و سوزدا بۆ ئەو بتە ببەن کە ئەو دەیپەرست، هەروەها کەسێکیش بکوژن. فریشتەکان بە دڵنیاییەوە ڕەتیان کردەوە. زۆهرە ڕۆشت، بەڵام لە ڕۆژی سێمدا دووبارە گەڕایەوە بە تەواوی ڕازاوە بوو و داوای هەمان داواکاری لێیان کرد. بۆیە پێیان گوت سەزدەبردن بۆ جگە لە خودا کوفرە و کوشتن گوناهێکی گەورەیە. بۆیە سێم گوناهیان ئاسانتردانا کە خواردنەوەی مەی بوو و بەڕاستی ڕازی بوون کە بیخۆنەوە و مێشکیان لە دەستدا و لەگەڵیدا کەوتنە زینا. یەکێک لە خەڵکی ئەوانی بینی و یەکسەر کاتێک بینیویەتی پێی گوتن من ئێوە لە هەموو شوێنێک ئاشکرا دەکەم. ئەوەی ڕوویدا ئەوە بوو کە ئەوان کوشتیان. لەو کاتەدا زۆهرە دەرفەتەکەی قۆستەوە گوتی کە دەچێت بە هەموو خەڵکی شارەکە بڵێت دەربارەی ئەوەی کە کردویانە ئەگەر ناوی خودای مەزنی پێنەڵێن. یەکێک لەوان گوتی ئەگەر ئەم کارە بکەم گوناهێکی گەورەم ئەنجام داوە. ئەوی تریان پێی گوت ڕەحمەتی خودا لەکوێیە؟ بۆیە قایل بوون و هەردووکیان ڕازی بوون کە ناوەکەی پێ بڵێن و بەڕاستی کاتێک ناوی هێنا بۆ ئاسمان بەرز بووەوە، بەڵام خوای گەورە تووڕە بوو لێ و کردی ئەستێرەیەک کە ئێستا ئەستێرەی زۆهرەیە و فریشتەکانش کاتێک هەوڵیاندا دووبارە بۆ ئاسمان بەرز ببنەوە باڵەکانیان نەیانتوانی بەرز ببنەوە بۆ ئاسمان و لەسەر زەوی مانەوە و وەکو مرۆڤ ژیانیان تەواو کرد و هاوسەرگیریان کرد و دوو کوڕیان بوو کە ناویان لێنا هەوا و هەیە. فریشتەکان دوای ماوەیەک لە هەستکردن بە تاوان و نزا و پاڕانەوە بۆ خودا چوون بۆ لای ئیدریسی پێغەمبەر و داوایان لێکرد کە شەفاعەتیان بۆ بکات لە لای خودای گەورە و بەڕاستی نزای بۆیان کرد لە لای خودای گەورە و پێی گوتن پەروەردگار دوو بژاردەتان دەداتێ، یان سزای دنیای یان سزای دواڕۆژ، و لەو کاتەدا سزای دنیایان هەڵبژار. بۆیە بە زنجیری ئاسن لە قاچەکانیانەوە بەسرانەوە و بە پێچەوانەوە هەڵواسران. سەریان لە خوارە و قاسەکانیان لەسەرەوە بوو لە بیرێکی قوڵدا بەبێ خواردن و خواردنەوە و ئاوی بیرەکە لە نێوان ئەوان و ئاوەکەدا تەنها سانتیمەترێکە و ناتوانن لی نزیک ببنەوە و پێشبینی دەکرێت کە تا ئەمڕۆ و تا ڕۆژی قیامەت بەم شێوەیە بمێننەوە. کێشەکە ئەوەیە کە ئەمە تەنها چیرۆکێک نییە لەسەر هاڕوت و ماڕوت گێردراوەتەوە و هەموو جارێک چیرۆکی جیاوازن وەک لە کتێبە هیندی و زەردەشتیەکان و هیتردا. خەڵک باوەڕیان بەوە کردووە کە ئەوانە فریشتە نین، بەڵکو خوداوەند بوون کە لە ئاسمانەوە هاتوونەتە خوارەوە و لەگەڵ مرۆڤەکان تێکەڵ بوون. و چیرۆکی تر دەڵێن کە ئەو ژنەی کە فریوی داون هۆکاری کێشەیەکی گەورە بووە لە نێوانیاندا کە بە کوشتنی یەکێکیان لەلایەن ئەوی ترەوە کۆتایی هاتووە و چیرۆک و گێڕانەوەی تریش هەن. بەڵام هەردەم ئەو شوێنەواری کە جوولەکەکان بۆ چیرۆکەکەیان زیاد کردووە دیارترینە لە نێو چیرۆکە بڵاوەکاندا تا ئەمڕۆ. سیر ئەوەیە کە تەنانەت دوای دابەزینی فریشتەکان و جێبەجێکردنی ئەرکیان بە باشترین شێوە ژمارەیەکی زۆر لە جوولەکەکان هەر باوەڕیان بەوە مابووەوە کە سولەیمانی پێغەمبەر زادوگەر بووە نەک پێغەمبەر، وەک عادەتی بەنی ئیسرائیل لە بێباوەڕکردنی پێغەمبەران و حاشاکردنی ڕاستی تا کاتێک پێغەمبەری کۆتایی نێردراوە محەممەد صلی الله عليه وسلم ڕەوانەکرا. ڕۆژێک کە لە مەدینە دانیشتە بوو جوولەکەکان هاتن دەستیان کرد بە پرسیارکردن لێی دەربارەی شتەکان لە تەوراتدا و هەر کاتێک پرسیاریان لێ بکردایە وەڵامی دەدانەوە تا پرسیاریان لێ کرد دەربارەی سولەیمانی کوڕی داود. پێی گوتن کە ئەو پێغەمبەرێکە لە پێغەمبەرانی خودا. ئەوانش پێکەنین و بە گاڵتەجاڕیەوە وەڵامیان دایەوە گوتیان ئایا سەیرتان نییە لە محەممەد بانگەشە دەکا کە کوڕی داود پێغەمبەر بووە، سوێن بەخوا کە ئەو تەنها جادوگەرێک نەبووە. و لەو کاتەدا ئاەتی پیرۆزی ژمارە 102 سوورەتی بەقەرە دابەزی بۆ بێتاوانکردنی سولەیمانی پێغەمبەر لە کتێبەکانیان کە خوای گەورە فەرموویەتی و ڕوونی کردەوە کە فریشتەکان بە فەرمانی خوای گەورە دابەزیون بۆ ئەوەی خەڵک فێری سحر بکەن و پێیان بڵێن کە ئەوان تاقیکردنەوەن و ئەم فێرکردنە کوفرە و ئەمە موعجیزەکانی پێغەمبەران نییە. بەڵام سەرڕای ئەوەش جوولەکەکان سوور بوون لەسەر بانگەشیان و دەستیان کرد بە بڵاوکردنەوەی چیرۆکی هاڕوت و ماڕوت لە ڕوانگەی خۆیانەوە و بە دڵنیاییەوە بە درێژایی ساڵان خەڵک درۆیان بەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلمدا کرد و چیرۆکەکەیان گێڕایەوە بە عەلی کوڕی ئەبوو تاڵیبیان بەستەوە و وایان دانا کە عەلی کوڕی ئەبوو تاڵیب ڕەزای خوای لێبێت لە پێغەمبەرەوە بیستوێتی.
بەڵام هەموو ئەمانە فەرمودەی ناڕاستن و پێویستە ئێمە مامەڵە لەگەڵ چیرۆکی هاڕوت و ماڕوتدا بکەین وەک چۆن تەبەڕی فەرمووی. بەو شتانە ڕازی دەبین کە لە قورئاندا هاتووە بەبێ زیادکردن یان کەمکردن. بەمەش گەیشتنە کۆتایی چیرۆکەکە. چاوەڕێی بیر و ڕاکانتانم لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆمان بۆ بکەن و هەروەها شەیری بکەن لەگەڵ هاوڕەکانتاندا. و لە بیرشتان نەچێ ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سبسکرایبەکەش چالاک بکەن. زۆر سپاسان دەکەم دووبارە بۆ تەماشاکردنی ڤیدیۆکە. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.